لە گشت قۆناغەکاندا یەکێتی هەمیشە لە سەنگەر و بەرەی خەڵکیدا بووە. بۆ ئەمڕۆژ کا بێپارەیی و دواکەوتنی موچە تەنگی با ژیان و گوزەرانی هاوڵاتیانی ئەم هەرێمە هەڵچنیوە، یەکێتی هەموو هەوڵێکی خۆی خستۆتە گەڕ بە ئاراستەی چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و دووبارە گەڕانەوە بۆ سەر مێزی گفتوگۆ. بۆ ئەم مەبەستەش هاوسەرۆکی یەکێتی لە بەغدایە و دەیەوێت هەرچی کراوە پرسی موچە و قوتی هاوڵاتیان نابێت تێکەڵ با پرس و بابەتە سیاسیەکان بکرێت. ئێمە لە ڕابردوو شاپەیامێکێتی ڕوون بووە، بەڵام هەندێک جار خاترگرتنی تیا بووە لە پێناو یەک ڕیزی و ڕێخستنی ناوماڵی کورد و تێک نەچوونی ئەو یەک ڕیزیە ئێمە ڕەنگە خاتری لایەنێکی بەرامبەرمان گرت بێ، بەڵام لەمە دوای ئەبەیەکێتی پەیامەکەی ڕوونتر بێ کە پێم وابێ ئەو هەنگاوە وردەوردە دەستی پێکردوە. سەردانی وەفدی باڵایەکێتی بۆ بەغدا بە سەرۆکایەتی هەڤاڵ شێخ لاهور هاوسەرۆکی یەکێتی، ئەوە هەنگاوێکی ترە لەو هەنگاوانەی کە یەکێتی ئێوێ شەفافانە و پەیامەکەی ڕوونتر بێ. ئەو پەیامەش وەک باسم کرد بێ قورسایی و کاریگەری خۆی هەبێ، هیچ جۆرە خاترگرتنێکی تیانە بێت، چکە پرسەکە پرسێکی گرنگە، پرسێکی گەورەیە، پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە. شەفافی لە داهاتی ناوخۆ و نەوت و کۆی ئەو داهاتانەی دەستی حکوومەتی هەرێم دەکەوێت و ئاشکراکردنی بۆ ڕای گشتی قسەی ئەوەڵ و ئاخری چاودێرانی سیاسیە لەوەی هەرێم بتوانێت ئەم ڕاستیە بۆ هەموو لایەک بسەلمێنێت و تا پاڵپشتی هەموو لایەنەکان و هەمی شەقام بۆ خۆی مسۆگەر بکات، چونکە موچەخۆران و هاوڵاتیانیش ڕەخنەیان لە ئەدای حکومداری هەیە لە هەرێمی کوردستان بەوەی حکوومەت ناتوانێت وەک پێویست موچەی موچەخۆران دابین بکات. بۆ ئەمە بەستەش پێویستە لەسەر بنەمای شەراکەتی ڕاستەقینە لە هەرێم حکومڕانی بکرێت، نەک سیاسەتی تاکلایەنە و پشتگوێخستنی لایەنەکانی دیکە. لەم بابەتەدا ئاشکرایە و ڕوونە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لە ئەم ساڵ و ساڵانی ڕابردووش هەمیشە جەختی لەسەرەوە کردوتەوە کە ئێمە لە هەرێمی کوردستاندا وەک بەشێک لە عێراق دەبێ چارەسەری کێشەکانمان لەگەڵ بەغدا بکەین و چارەسەرەکەش لەگەڵ بەغدایە بە دانوستان بە دیالۆگ، بەڵام ئەمە پابەندیشە بە دۆخی ناوخۆی هەرێم لەلایەک لە شێوەی حکومڕانی لە هەرێم کە داهات شەفاف نییە، خەرجی شەفاف نییە، جونگەکانی حکومڕانی زاڵبوونی لایەنێکی پێوە دیارە، پەراوێزخستنی لایەنەکانی تر و شایستە داراییەکانی موچەخۆرانی بە زەقی پێوە دیارە. هەرچی چاودێرانی سیاسیە ڕای دەگەێنن پێویستە هەرێم نێوماڵەکەی خۆی ڕێک بخات بەرامبەر بەغا لە بەرامبەر دابینکردنی بووجە و موچە و قوتی هاوڵاتیان و شایستە دارایەکانی ئەم هەرێمە. کێشە و گرفتەکان وەلاوە بنرێن و یەکدەنگی و یەکهەڵوێستی بکەن بە بنەما لە بەرامبەر بەغدا، چونکە بە بڕوای ئەوان تا ئەوە بەدینەیەت و هەرێمیش چارەسەرێکی وای بۆ موچەخۆرەکانی نەبێت، ئەبێ لە بری ڕاگەیاندنی خشتەی مانگانەی موچەخۆران دەبێت موچەخۆر چاوەڕوانی موچەی وەرزانە بێت. گۆران سەیدنووری، گەلی کوردستان، سلێمانی.